سڵاو بەڕێزان ئەم جارە لە ماڵی فەتحوڵا گولەنەوە لە ویلایەتی پێنسیلڤانیا ئەمریکاوە لەگەڵتانین بۆ ئاڕاستەکردنی کۆمەڵە پرسیار لە جەنابی. خودشتە ڕۆزی بێ. First of all, I want to thank you so much. پێشەشی ئەمەوێن سپاست بکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. حەزەکەم یەکەم پرسیارم لەوە دەست پێ بکەم کە هەندێک لە خەڵک باسی ئەوە دەکەن بەڕێز فەتحوڵا گولەن ڕۆژێک لە ڕۆژان دەگەڕێتەوە تورکیا لە شێوەی گەڕانەوەی ئیمام خومینی بۆ ئێران لە ساڵەکانی هەفتای سەدەی ڕابردوو. ئایا ئەمە قەت ڕوودەدات؟ ئەگەر بگەڕێتەوە بۆ تورکیا بەم زوانە ئەگەڕێیتەوە؟ Belli bir dönemde öyle bir tazik görünce من لە کاتێکە هاتمە ئەمریکا کە فشارێکی سیاسی زۆر لەسەر تورکیا هەبوو. بارودۆخی سیاسی زۆر چڕوپڕ بوو. بانگەشەیەکی هەڵبژاردننی خراپ بەڕێوە چوو. بە مەبەستی چارەسەری پزیشکی هاتمە ئێرە بۆ ئەوە بوو کە نەشتەرگەریم بۆ بکرێ و چارەسەر وەربگرم. بەڵام کە گەیشتمە ئێرە ئەم شوێنەم وەک شوێنێکی ئاشتی و ئارامی بینی. لێرە دەسم کرد بە نووسینی کتێبەکانم و پەروەردەکردنی خوێندکار و هاوڕێکانم. هەرچەندە دووری نیشتیمان گرکانێکە لە دڵە ئاسووتێت، بەڵام ئێرەم بە شوێنێکی ئارام ئەبینی وەک چۆن خۆت بە چای خۆت ئەیبینیت. سەبارەت بەو بانگەشانە و تۆمەتانەی باس لەوە ئەکەن کە بگەڕێمەوە بۆ تووچیا بەو جۆری خومینی با پێت بڵم. تەنانەت خەونیشم بەوە نەبینیوە. گەر تۆ بە دوواداچوونت بۆ بیرۆکەی فرۆید کردبێت دەبینیت بانگەشەی ئەوە ئەکات کە هەندێ بیرکردنەوە لە کاتی بێئاگایی و لە خەوندا بۆ دێت. من بیرکردنەوەی لەو جۆرەم بۆ گەڕانەوە بۆ تووچیا بەو شێوەیە تەنانەت لە خەونەت بێئاگاکانیشتا بۆ نهاتووە. هەموو ئەوانەی ئەم بانگەشەیە ئەکەن ئەیانەوێت من وەک مەترسیەک بناسێن و ئەیانەوێت ڕایگشتی بەو ئاراستەیە بنیاد بنێن کە من هەڕەشەیەکم بۆیە بە سادەیی حەز ئەەکەم بڵێم بانگەشەی لەو جۆرە ڕاست نییە. تو ئەردۆغان هاوڕێ و بە جۆرێک لە جۆرەکان هاوپەیمانی یەکتر بوون. بزوتنەوەکەی تۆ زیاتر لە بزوتنەوەیکی پەروەردەیی ئەچێت. چی شتێک تۆی پەلکێش کردووە بۆ ناو سیاسەت؟ چی شتێک لە نێوان تۆ ئەردۆغان ڕوویدا کە وای کرد هاوڕێتەکەتان نەمێنێت؟ And friends right now. Aslında yürekten hiçbir ittifak olmadığını çok rahatlıkla söyleyebilirim. لە ڕاستیە هەرگیز هاوپەیمانیەک لە چوارچێوەی هاوپەیمانەتیەکی سیاسی لە نێوان من و ئەردۆغان بوونی نەبووە. لە کاتی هەوڵەکانیان بۆ پێکهێنانی پارتەکەیان ئەردۆغان هاتە لام و من جارێک قسەم لەگەڵ کرد. جارێکی تریش وەک پارێزگاری ئەستەمبول کۆبوونەوەم لەگەڵ کرد لەو کاتەی یاریەکی تۆپی پێ خێرخوازیمان بۆ قوربانیانی بۆسنیە ڕێخست. من 2 یان 3 جار ئەردۆغانم بینی لەو کاتا. بەڵام سەرڕای ئەوەی ئێمە هیچ هاوپەیمانیەک لە نێوانمانە نەبوو، بەڵام خەڵقی لە دەرەوە هەمیشە پێی وابوو ئێمە هاوپەیمانی یەکدین. سروشتی ڕاستەقینەی پەیوەندی ئێمە لەسەر بناغەی ئەو بەڵێنانە بوو کە پارتەکەیان لەسەر بنیادنا. بەڵێنیان نا کە سەروەری یاسا و دادپەروەری پەیڕەو بکەن. بەڵێنیان نا ڕێز لە بیرروڕای جیاواز بگرن. پارتەکەی ئەردۆغان بەڵێنی دا ڕێز لە ئازادیە دینەکان بگرێت. بەڵێنیاندا ڕێز لە ئازادیە دینەکان بگرێن. بەڵێنی ڕێزگرتن لە بیرروڕای جیاواز و جیهانبینیان بە خەڵقیە. لەسەر بنەمای هەموو ئەم بەڵێنانە بوو هاوڵەکانمان و زۆرینەی خەڵقی تورکیا پشگیریان لە ئەردۆغان کرد، وەک چۆن و بە هەمان شێوەش پشگیری سیاسیەکانی پێشووتریان کرد. لەوانەش سلێمان دیمیراڵ سەرۆک وەزیرانی یەک خولی تورکیا کە دواتر بووە سەرۆشی تورکیا و یان تۆرکۆت ئۆزێل کە ئەویش بە هەمان شێوە یەک خول سەرۆک وەزیران بوو دواتر بووە سەرۆشی تورکیا، یان بەڕێز بۆڵند ئەجەوید کە ئەویش سەرۆک وەزیران بوو بۆ یەک خول و دواتر بوو بە سەرۆشی تورکیا. هەر یەک لەمانە لە چەند کاتێکی جیاوازە هەمان ئەو پشگیریەی خەڵقی تورکیایان بەدەستهێنا کە ئەردۆغان بەدەستی هێنا لەسەر بنەمای گەشەپێدانی دیموکراسی و ڕێزگرتن لە سەروەری یاسا و ئازادیەکان. بەڵام ئەوەی کە ئەبێت من تێبینی بکەم ئەویش ئەوەیە کە لە هیچ کام لەم بەرپرسانەی پێشوو ئەو مامەڵەیەمان نەبینیوە کە ئێستا لە ئەردۆغانی دەبینین. هەرگیز نە سلێمان دێمێراڵ یان لە بۆڵند ئەجەوید لە هیچ کام لەو بەرپرسانەی پێشوو بەم شێوەیە هەراسانکردن و سەرکوتکردنی خەڵقیمان نەبینیوە کە ئێستا لە ئەردۆغانی ئەبینین. هەموو ئەمانە کۆمەڵێ شتێکن کە هەرگیز پێشووتر ئێمە ئەزمونمان نەکردووە. لە هەموو ئەو کاتانەی ئەم پرۆسانە لە تورکیا بەڕێوە ئەچوو من لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بووم و هەر کاتێک چاکزازیەکم لەسەر بنەمای دیموکراسی بینی بێت پشگیریم لێ کردووە. بۆ نمونە لە ساڵی 2010 پشگیری تعدیلکردنی دەستوورم کرد
کە مەبەست لێی بە دیموکراسیکردنی سیستمی دادوەری بوو، بەڵام هەرگیز نە پارتێکی سیاسیمان پێکێناوە و نە پەیوەندیشمان بە هیچ پارتیەکەوە کردووە، هەرگیز خۆشمان بە سیاسی نەکردووە. بەڵام ئێمە بە شێوەیەکی سادە پارێزگاری لە هێڵی فکر و بەها سەرەکیەکانی خۆمان کردووە کە خۆی لە چوار بنەمای سەرەکیدا ئەبینێتەوە، کە ئەوانیش بریتین لە بەها مرۆیە جیهانیەکان، ئاشتی لە جیهان و لەگەڵ یەکدا هەڵکردن و بەرەنگاربوونەوەی هەژاریە. ئەمانە چوار بەها سەرەکیەکەی ئێمەیە کە هەرگیز لەمانە لامان ناوە. بەڵام ئەگەر بمانویستایە ئەمانتوانی بەشداریمان لە پارتەکانە هەبوایە و داوای کورسی پەرلەمان و پێگەی کابینەی حکوومەتمان بکردایە، منسەبی حکومیمان وەربگرتایە، هیچ کام لەمانەمان نەویستووە. ئەوان بوون نەخشەی پەرلەمان و کابینە و دەستوریان کردووە بەو شێوەی خۆیان هیوان پێخواستووە و هەموو جیهان شایەتی هەموو ئەمانن. بەڵام هونەر ئەگەر تۆ ئەتەوێ باز لە هۆکارەکانی جیابوونەوە یان دابەشبوون بکەیت، ئەوە هۆکارەکانی ئەوەیە کە ئەردۆگان و پارتەکەی لە هەموو ئەو بەڵێنانە لایەن ناکە بە خەڵقیان نابوو. ئێمە قەت هەڵوێستی خۆمان و بەها سەرەکیەکانی خۆمان نەگۆڕیوە، بەڵکو ئەوان بوون بە ئاراستەی پێچەوانە گەڕانەوە و ئەمە شۆکاری پشتگیری نەکردنی ئێمەیە بۆ ئەوان. لە ئێستاشدا مامەڵەی ئەردۆگان بەرامبەر هاوڵەکانمان و کۆمەڵگەی هەموو جۆری تورکی لە ئاستێکی وەها خراپایە. ئەگەر حەزەتی موساش سەلامی خوای لێبێت هەوڵەکانی کۆکاتەوە، ناتوانێت بارودۆخەکە لە 2 ساڵ یان 3 ساڵی ئایندەدا چارەسەر بکات. maruz kaldığı bu parçalama meselesini telafi edemezler zannediyorum. You talked about justice and diversity of opinion. تۆ باسی دادپەروەری و بیرۆڕای جیاوازەکەی؟ ئەزانی کە راپۆرتەکانی مافی مرۆڤ سەبارەت بە تورکیا ئاماژە بەوە دەکەن کە بە هەزاران کورد بوونەتە قوربانی، بە هەزاران شارۆچکە و دێهاتە کوردیەکان تەختی زەوی کراون، تەنها لەبەر ئەوەی ناسنامەیەکی کوردیان هەیە. ڕەنگە بڵێم نەک تەنها کوردیش. لێرە ڕۆژنامەی شەمبێکی باز لەوە دەکات تورکیا بۆتە گرتوخانەیەکی گەورە بۆ ڕۆژنامەنووسان. هەڵوەسی تۆ لەم بارەیەوە چییە؟ بەتایبەتی لەسەر ئەو هاوڵاتیە مەدەنیە کوردانە، ئەو مناڵ و ژنانی کە هیچ پەیوەندیشیان بە سیاسەتەوە نییە، بەڵام ئەوان لە چوارچەوەی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ڕژێمەکەی ئەردۆگان دەکوژێن. بەڕاستی ئەمەوێت هەڵوەسی تۆ لەم بارەیەوە بزانم. Fakirin duruşu öteden beri bellidir yani. Bunlar هەڵوێستی من بە درێژایی ژیانم لە 40 ساڵ بۆ 50 ساڵی ڕابردوو نەگۆڕاوە. نووسەری سرودی نیشتیمانی تورکی باسی لە سەلاحەدینی ئەیوبی کرد لەگەڵ فاتح سوڵتان محەممەد. ئێمە پێکەوە یەک هەڵوێست و بە یەکەوە جەنگاوین لەگەڵ خوشکوبرا کوردەکانمان، دژی هێزە خۆر ئاوایەکان لە شەڕی داردانیێلس، لەگەڵ کووردا پێکەوە جەنگاوین، دژی خاچپەرستی. ئێمە هەموو پێکەوە بووین. نورەدین زەنگیان شێرکۆ پێکەوە لە یەک هۆنراوەدا باس کراون. 10 ساڵ لەمەوبەر بوو کە نامەیەکم نار بۆ سەرۆکوەزیرانی ئەو کاتەی تورکیا کە ڕەنگە تا ڕادەیەک زیاتر لە دەسەڵاتی خۆمم بەکارهێنابێ. پێشنیارێکی دەخاڵیم زیاتر لە چوارچێوەی داواکاریەک لە سەرۆکوەزیرانی ئەو کات کرد بۆ باشترکردنی بارودۆخی کوردان لە خۆرهەڵات و باشووری خۆرهەڵاتی تورکیا. باسی چەندین پێوەری هەمەجۆرم کرد بۆ باشترکردنی بارودۆخی ئەو کوردانەی لەو جێگایانەی تورکیا ئاژین. باسی باشترکردنی بارودۆخی ئابووری کوردانی تورکیا بکرد و پێشنیاری ئەوەم کرد کە ئەبێ کوردانی تورکیا بارودۆخی ئابووریان لایەنی کەم یان وەک یان باشتر لە بارودۆخی ئابووری کوردانی باکووری عێراق بێت. پێشنیاری ئەوەم کرد کە ئەبێت حکوومەت پێداویستیەکانیان بۆ دابین بکات و تاوەکو خەڵکەکە لە حکوومەت ڕازی بن بۆ ئەوانەی پرۆژەی نوێیان پێیە. باسم لەوە کرد کە ئەبێت حکوومەت دەرفەتیان بۆ بڕەخسێنێت. باسی ئەوەم کرد کە ئەبێت دەرفەتی پەروەردەیی ببرێنە ئەو ناوچە کوردیانە. باسم لەوە کرد کە بەکارهێنانی زمانی کوردی بە دڵنیاییەوە ئەبێ ڕێی پێ بدرێت. چەندی ساڵ لەمەوە پێش یادی بەخێر سەعید نورسی باسی لە دامەزراندنی زانکۆیەک لەو ناوچە کوردیانە کرد کە تایە عەرەبی و تورکی و کوردی تیا بوترێتەوە و بەکار بێت. من باسم لە دامەزراندنی ناوەندی تەندروستی لەو ناوچانە کرد. پێشنیاری ئەوەم کرد کە هەر خێزانێکی کورد پزیشکێکی تایبەت بە خۆی دابدرێت. من پێشنیاری کلاسی تەندروستیم کرد کە لە قوتابخانە سەرەتاییەکان لەلایەن خەڵقی پسپۆڕەوە بوترێتەوە. پێشنیارم کرد کە ئەفسەرانی سەربازی ئەندامانی دادوەری و حاکم و کاربەدەستەکان لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێن بە عەقلیەتێکی
پلۆرالیستی و یەکسانی نەوەکو دابندێن بەبێ هەڵبژاردن. هەموو کۆمەلگە و خەڵکانی ئەو کۆمەلگایانە لەلایەن حکوومەتەوە لەخۆ بژیرن، بەڵام داواکاری و پێشنیارەکانم دەست بەجێ ڕەت کرانەوە بە بیانووی ئەوەی پارێزگارێکیان داناوە بۆ ئەو ناوچانە کە ئەویش ڕەژی کردەوە خزمەت بەوێ بکات و هەموو پێشنیارەکانی منیش پشتگوێخران. هەڵوێستی من لە 50 ساڵی ڕابردوو نەگۆڕاوە. من خۆم بە سەجی ئەشکەوتەکەی ئەسحاب الکەهف دائەنێم. من توانای بەجێگەیاندنی ئەو داواکاریانەم نییە، بەڵام ویستم ئەوەی لەسەر شانمە و ئەوەی بەشی منە جێبەجێ بکەم لە چارەسەرکردنی ئەو کێشانە و ئەشتوانیت کۆی کتێبەکانم و وتارەکانم بپشکنیت لە 50 ساڵی ڕابردوو کە هیچ شتێک دژی ئەم هەڵوێستانم نادۆزیتەوە. بەڵام ئێستا لە جاتی بە جێگەیاندنی ئەو پێشنیارانم ئەو ناوچە کوردیانە کراوە بە گۆمی خوێن. ئێمە لەگەڵ کوردانی هاوڵاتیانی تورکیا و تەنانەت کوردانی ئەو ناوچەیە بە درێژایی مێژوو پێکەوە بووین، پێکەوە جەنگاوین، پێکەوە خۆشی و ناخۆشیمان ئەزمون کردووە، پێکەوە بەرگریمان لە شکۆداری ئیسلام کردووە. ئەمە ڕای گشتی منە، بەڵام ئێستاکە سەراپای بارودۆخی ئەو ناوچانە کراوە بە گۆمێکی خوێن. تەنانەت ناتوانم سەیری تەلەڤیزۆن بکەم و ناتوانم سەیری حاڵی سەرکوتکراوەکان و ستەملێکرا و قوربانیانی ئەو خەڵکانە بکەم. لەلایەکەوە چاوت بە زیانی جانی و قوربانی خەڵکە مەدەنیەکە ئەکەوێت کە بەردەوام ئازار ئەژێژێت. لەلایەشی دیکەشەوە سەربازەکان ئەبینیت کە بۆ کۆتاییەک ئاراستە کراون کە خۆیان نازان و دواتر شەهید ئەبن. پێم وایە ئەمە دەرەنجامی ئیدارەیەکە کە توانای چارەسەری بارودۆخی لەم شێوەیە نییە. You talked about Said Nursi. I am really curious. باسی سعید نورسیت کرد. حەزەکەم بزانم کە تا ئێستا هیچ پەیوەندیەکت لەگەڵ هیچ زانایەک یان سەرکردەیەکی ئاینی یان سیاسی کوردی هەیە؟ بیرڕای خۆشتم پێ بڵێ دەربارەی پرۆسەی ئاشتی. ئایا ئاشتی لە تورکیا بەرقەرار دەبێت؟ دەربارەی پرسی کورد چیت هەیە؟ چۆن چارەسەری ئەم ئۆپراسیۆنە سەربازیانە بکەین کە دژی کوردان بەڕێوە دەچێت؟ یان هەموو ئەو زوڵمانەی دژی کەمینەکان لە تورکیا دەکرێن؟ حەز دەکەم پێشنیار و ئامۆژگاریت بۆ ئەو بەشەی جیهان بزانم. چۆن ئاشتی بەرقەرار دەبێت؟ How do we gain peace? Böyle hepsini belki hatırlayamayacağım ama لە ماوەی ژیانم لە تورکیا خەڵکانێکی زۆرم لە زانایانی کورد و سەرکردە ئاینیەکان بینیوە. بەداخەوە ناوی هەمویانم لەبیر نەماوە، بەڵام شێخ بەدرەدین و شێخ نورەدینم بیرماوە. دوای ئەوەی کە تورکیان بەجێهێشت ئەندامانی خێزانەکەم و براکانم سەردانیان کردوون. کاتێک مناڵەکانیان لەدەستدا براکانم ڕۆیشتن پرسە و سەرخۆشیان پێگەیاندن. ئەم سەرکردە بیرمەندانەی کورد بە هیوا بوون کەنەوەکانیان لە بەزوتنەوەی خزمەت بەشدار بن. لە ڕاستیشە هەندێک لەوانە ئێستا لە پێگەی چەند ڕێکخراوێکی ناحکومی دەست بەکارن کە لەلایەن ئەندامانی خزمەتەوە دامەزێنراون لە جیهانە. لە پێش ئەوە شاکەبان خواز بووم لە ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتی تورکیا لە شارەکانی وەکو دیاربەکر وتاری گشتیم کە ئەوانەی ئامادە ئەبوون زۆرینەیان کورد بوون و بەردەوام مەدحێکی زۆر منیانە کرد کە من لە ڕاستیا شایانی ئەوە نەبووم. من هیچ کات زمانی ئێمە و ئەوان بەکار ناهێنم. ئێمە هەمومان نەتەوەیەکین. ئێمە خەڵقی ئەنادۆڵین و هەمومان ڕێژی موسڵمانیەتیمان هەیە. هەموو پەیوەندی ئێمە لەگەڵ هاوڵاتیانی تر ئەبێت لەسەر بنەمای ڕێز بنیاد بنرێت. ئەمەش ئەوەیە کە سەراپای ژیانم هەوڵم بۆ یاوە و هەوڵم ماوە تەنانەت سیمبولی زمانەکانیشان لەسەر سرم دابنێم وەک ڕێز بۆیان. بەڵام ئێستا بەداخەوە ڕێژکەیەکی خراپ گیراوە دژیان. من بەپێی توانام هۆشداریم ماوە لەو بارەیەوە. پەیامم ناردووە بۆ سەرکردەکان لە حکوومەت و پێم وتون ئەمە ڕێژکەیەکی ڕاست نییە. بەڵام بەداخەوە گوێیان لە ئێمە نەگرت بۆ بەکارنەهێنانی هێزی سەرکوتکەر. گوێیان لە ئێمە نەگرت لەم بارەیەوە هەر وەک ئەوەی کە گوێیان لێ نەگرتین لەسەر مەسەلەی کێشەکانی سووریا. ئەو کاتەی کاربەدەستانی حکومی بۆ نمونە وەزیری دەرەوەی پێشوو داود ئۆغڵو سەردانیان کردم، پێم وتن کە ناتوانن کێشەی سووریا تەنها بە وەرگرتنی ئاوارە سووریەکان چارەسەر بکەن. پێم ڕاگەیاندن کە ئەبێت یارمەتی سووریا بن و کار لەگەڵ بەشار ئەسەد بکەن بۆ قۆناغێکی گواستنەوەی دیموکراسی و ئەگەر پێویستیش بکات ئەبێ یارمەتی دارایی بدرێت لە پێناو یارمەتیدانی سووریا بۆ بە دیموکراسی بوون بە شێوەیەکی تەدریجی. لە کاتی بەرقەراربوونی دیموکراسیەکی لەم شێوەیە لە سووریا
هەموو پێکاتەیەک لە کورد، تورک، عەرەب، سوننا ئەوانی دیکە ئەتوانێت خاوەن پێگەی خۆی هەبێت لە پەرلەمان و نوێنەرایەتی بکرێن لە سوودیایەکی دیموکراتیا. ئەمە ئەو ڕاستپاردانە بوون کە من بەردەوام بە کاربەدەستانی حکومیم ماوە، بەڵام ڕەنگە پێیان وابوو بێت چۆن ئەبێت گوێ لە بانخوازێک بگرن، بۆیە خۆیان هەمیشە پێبەرزترە بە شێوەیە کە گوێ لە ئامۆژگارەکانی من ناگرن. هەڵوێستی من هەمیشە و لە داهاتووشە ئەوە ئەبێت کە کێشەی لەو جۆرە بە ئاراستەکردنی لولەی تفەنگەکان بەڕووی یەکتر چارەسەر نابن، بەڵکو تەنها دەتوانرێت بە ڕێز و خۆشەویستی چارەسەر بکرێت. پێویستە سنگمان بۆ هەموو کەس کراوە بێت، تەنانەت بۆ ئەوانەشی لولەی تفەنگەکانیان ئاراستەی ئێمە ئەکەن. پێویستمان بە ئینجانەیەکە کە گوڵێکی لەسەردا بنێن، چونکە جۆرە مامەڵەیەک بەهێزی سەرکوتکەرەوە دەبێتە هۆی ئازادانی خێزان و دایک و باوکەکان، چونکە هەموو ئەو مناڵانە، هەموو ئەو گەنجانە، تەنانەت ئەو کچانەی ئەشنە شاخ و چەک هەڵەگرن، هەموونەوەی خێزانێکن. کاتێک ئەمرن برینێک لەسەر دڵی خێزانەکانیان بەجێڵن. بەڵام بۆ ماوەی 30 ساڵە هەموو هێز و دەسەڵاتەکان بەکار هاتوون و زۆرێکیش لە مامەڵەی هەڵە بەجێگێنراوە. ئامۆژگاری و ڕاستپاردە و داواکاریەکانی من بۆ داهاتوو جیاواز نییە لەوەی ڕابردوو. ئەویش ئەوەیە هەموو ئەو کێشانە لە ڕێگەی زەردەخەنە و خۆشەویستی و ڕێز بۆ یەکتری چارەسەر بکرێت. ئەگەر کاربەدەست و حاکم و سەرۆکی دەوڵەتگەرێکی لەو جۆرەمان هەبێت و هەوڵ بات ئەم کێشانە وەکو خۆی دەرک پێ بکات و چارەسەر و میکانیزم و پرۆژەی وای هەبێت کە هەموو لایەنەکان بهێنێتە پێش بە لە بەرچاوگرتنی ئەوەی لەسەر ئەرزی واقع ڕوئات، پێم وایە ڕەنگە بتوانین هەموو کێشەکان چارەسەر بکەین. بەڵام لەوانەیە لایەنی کەم 25 ساڵ بخایێت و ڕەنگە ئەوەوەی ئێستا لێرن ئەو ڕۆژە نەبینن، مناڵەکانیان ئەو ڕۆژگارە ببینن. ئایا لە ئێستادا هیچ پەیوەندیەکت لەگەڵ سەرکردایەتی کورد هەیە؟ لە ئێستادا هیچ پەیوەندیەکەم لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد نییە، بە تایبەتی دوای ئەوەی لەگەڵ پارتی حکومڕانی تورکیا پەیوەندیمان زۆر خراپ بوو. لە دوای ڕووداوەکەی مانگی 12 ساڵی 2013ەوە خەڵک لە تورکیا و بەشەکانی تری جیهان دێنە سەردانم، بەڵام من پەیوەندیم لەگەڵ هیچ سەرکردەیەکی سیاسی نییە. سپاس بەڕێزان یەنارتی، لە ماڵی کەسایەتی دینی تورکیا فەتوڵا گونێنەوە لەگەڵتان بووین. کاتێکی خۆش بۆ هەمووتان.